تا ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کەیسێکی گەندەڵی ئاراستەی دەستەی دەستپاچی هەرێم نەکردووە. ئەماش لە کاتێکدا یەکەم هێلی گشتی کارنامەی ئەو کابینەیە تایبەت بوو بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی ستۆپ هەنگاوەکانی حکوومەت بۆ چاکسازی زۆر سستە و دەستی بۆ مەلەفە گەورەکانی گەندەڵی نەبردووە. هاوکات سەرۆکی حکوومەت و دوو وەزیری کابینەکەی تا ئێستا فۆرمی ئاشکراکردنی سەروەت و سامانیان پڕ نەکردوتەوە. لە ئێستادا هەنگاوەکان سستن دەخوازین حکوومەت یاریم ئەو بەڵێنانەی کە داوێتی یعنی ئەو زانیاریانێ بەشێکی پێمان دەگاتەوە پێیان وایە کرا لە ئایندەدا هەنگاوەکان زیاتر بە دیار دەکەون سەرەداوی هەنگاوەکان بەشێکی زۆری ئەو کەیسانێکن گەندەڵی هەبووە تا ئێستا هەرێمی کوردەوە حکوومەت یاریمی کوردستان نەیداتەوە دەستی دەستپاچی داواکاری گشتی یعنی دەمان خواز یعنی هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو حکوومەتە کۆمەڵێک کەیسی گەورەی گەندەڵی هەیە دەستی لە بۆ ببربە بۆ ئەوەی متمانە لە هاوڵاتیان دروست بکاتەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەو هەنگاوانە هەستی پێ ناکرێن دەخوازین هەنگاوەکانی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بستە بواری جێبەجێکردنەوە ئەو بەڵێنانی داویەتی بەڵێنی باشن بەڵێنی چاکن کەندراون داوا دەکەین لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکەن بە تایبەتی سێکتەری زەویزارە سێکتەری نەوتە کۆمەڵێک سێکتەرێک هەیە کە پێویست دەکات حکوومەتی هەرێمی کوردستان شەفافیەتی زیاتر بنێت. زۆربوونی گەندەڵی و تەشەنەسەندنی بەردەوامی گومانی لەلایەن هاوڵاتیان نەهێشتۆتەوە کە حکوومەت لە ئاست ئەو پرسە کەم تەرخەمە. سەرۆکی دەستەی دەستپاچی هەرێمی کوردستانیش دەڵێت ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی پەیوەستە بە سەروەربوونی یاسا. کوردستان پێویستی بە چاکسازیشی ڕیشەیی هەیە ئەو چاکسازی ڕیشەیە بەڕاستی پێویستی بەوەیە هەر لە دەستکاریکردنی هەیکەلی حکوومەت هەر دەسەڵکردنی پەرلەمانە یاسای هەڵبژاردن لەسەر و هەمویانەوە بوونی دەستورێک بۆ هەرێمی کوردستان کە ئەو خاڵێکی گرنگە بەڕاستی دەستور خاڵێکی یەکلایەکەرەوەیە کە سنوور بۆ دەسەڵاتەکان دادنێ و پسپۆڕەکانیان دیاری دەکات ئەوان هەموو ئەوان بەرەن هەنگاوی گرنگن بۆ ئەوەی کوردستان وردەوردە هەنگاو بنێ بۆ دەوڵەتی یاسا کاتێک کە یاسا لە هەرێمی کوردستان سەروەر دەبێ یاخود بە تەواوەتی بەرەو سەروەربوون بڕوا بە تەکید بەشی زۆری گرفتەکان بە ئاسانی لە چوارچێوەی داوم دەستگاکاندا دەکرێت ئیشی ێسە بکرێ و چارەسەر بکرێت. هەردوو حیزبی دەسەڵاتداری کوردستان بە هۆکاری سەرەکی دەزاندرێن بۆ زۆربوونی گەندەڵی و ئەنجام نەدانی چاکسازی ڕاستەقینە لە کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەوەم هیچ هەنگاوێکی جددی نەناوە بۆ چاکسازی جگە لە چەند بڕیارێکی نەزەری لە بواری عەمەلی لە بواری کارکردن شتێکی ئەو تۆ نەکراوە کە شایەنی باسکردن بێ ئێمە پێمان وانە ئەو کابینێ بتوانێت چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدات لەبەرەوەی لەمپەر و هۆکار زۆرە بۆ ئەوەی کە نەتوانێت چاکسازی بکە گەورەترین لەمپەر ئەوێ ئەو دوو حزبەی کە ئەمڕۆ فەرمانڕەوای هەرێمی کوردستان دەکەن و زۆرینەن لە پەرلەمان و لە حکوومەت ئەمانە خۆیان دروستکەری گەندەڵین لە هەرێمی کوردستان و هەموو ئەو نادادی و نەعەدالەتی کە لە ڕابردوو کراوە ئەوان کردویانە بۆیە ئاسان نییە ئێستا دەستی بۆ بن ئەگەر دەستی بۆ بن ئەوە بەسەر خۆیانە شێتەوە ڕەنگە لە داهاتوو زەرەری لێ بکەن بۆیە من قەناعەتم وانە پارتی و یەکێتیان ئەو حکوومەتێکەوە ئێستا دروست بووە بتوانێت چاکسازی بکات. گەندەڵی لە هەرێمی کوردستان بووەتە دەردێکی کوشندە و بەردەوام خەریکی بنکۆڵکردن و داڕزاندنی جەستەی حکوومەتە. بەرپرسانی هەرێمیش لە ئاز ئەو پرسە مەترسیدارە تەنها قسەیان هەیە و کردداریان نییە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.